بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویستی تەموزی هەموو ساڵێک لەلایەن ڕێکخراوی نەتەوەیەکدۆکان وەکو ڕۆژی بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤەوە دیاری کراوە. بەپێی ئامارەکان بازرگانیکردن بە مرۆڤ لە سەراستی گیان ڕووی لە زیادبوون هەروە بەپێی راپۆرتەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و ڕوانگەی عێراقی بۆ قوربانیانی بازرگانیکردن بە مرۆڤەوە لە عێراق و هەرێمی کوردستانیش بازرگانیکردن بە مرۆڤ ڕووی لە زیادبوون کردووە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر بازرگانیکردن بە مرۆڤ لە هەرێمی کوردستان دەکەین و بە میوانداری بەڕێز بەدیرە ئیسماعیل بڕیاردەری لیژنەی کار و کاروباری کۆمەڵایەتی و داکۆکی لە مافی مرۆڤ. بەدیرە خان بەخێر بێن. سپاس سپاس. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین سی تەمووس بۆچی دیاریکراوەکو ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤە. بەنای خۆی بەخشندەی میرەبان، سوپاس بۆ جەنابتان بۆ ڕخساندنیم دەرفەتە. پێشەوەی بچمە سەر ڕۆژی جیهانی بازرگانیکردن بە مرۆڤەوە تیشی بخەمە سەرەوەی کە ئێمە خاوەنی ئاینێکی شامیل و کامیل، ئاینێک کە هەموو حقوقی ئینسانی لە ئەستۆ گرتووە، ئەو ئاینەی کە فریاد ڕەسی بۆ بەشەریەتی و بۆ مرۆڤەکان گێڕایەوە، ئازادی بۆ بەشەریەت دەستەبەر کرد، ئەیش بەهاتنی پێشەوامان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و خۆی پەروەردگاریش لە قورئانی پیرۆزدا باز لە ڕێزی ئینسان دەکات و دەفەرمێ ئێمە ڕێزمان لە مرۆڤ گرتووە، کەواتە خۆی پەروەردگار لە لەقی قورئانیدا باز لە ڕێزگرتنی مرۆڤ دەکات و پێغەمبەری ئەکرەمیش عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە هات و پەیامی پێغەمبەرایەتی هێنا عەلەیهی سەڵات وسەلام بازرگانیکردنی بە مرۆڤەوە قەدەغە کرد، کڕین و فرۆشتنی بە مرۆڤەوە قەدەغە کرد، کۆیلاتیکردنی بە مرۆڤەوە قەدەغە کرد. ڕاستە ئەم بڕیارە کە لە ساڵی 2010 دەرکرا بۆ چۆنەڵەی سەرنجڕاکێشانی وڵاتانی دنیا و بۆ بنەبڕکردنی ئەم بابەتە، کاتێک ئەم قەرارە دەچوو لە ساڵی 2010 لە ساڵی 2000 بۆ ڕۆژی سی تەمووس کە دیاریکراوە ڕۆژی جیهانیەکە. بەڵێ بڕیارەکە تەمان من کە تیشکە خەمە سەر ئاینی پیرۆزی ئیسلام چۆن ڕێزی لە مرۆڤ گرتووە، بەڵام ئایا ڕێکخراوە جیهانیەکان و وڵاتانی دنیا و خەڵکی سەرزەوی لەکوێ بوون کاتێک کە مرۆڤایەتی پێش 2010 یاخود پێش 2013 لەکوێ بوون کە خوای پەروەردگار پێش هەموو ئەمانە ڕێزی لە بەشەریەت گرتووە، منعی کردووە کە مرۆڤ ئازار بدرێ، منعی کردووە کە مرۆڤ بازرگانی پێوە بکرێ، منعی کردووە کە مرۆڤ ئەرکی قورسی پێ بسپێرێ، منعی کردووە کە بە کۆیلایەتیکردنی لەگەڵا بکرێ. کەواتە ئێمە بەڕاستی شانازی دەکەین کە خاوەنی الحەمدە ئەم ئاینە بێ هەڵەوپەڵەی شامیل و کامیلین کە بەڕەهایی دیفاع لە حقوقی مافی ئینسانەکە. وتمان لە ساڵی 2010 بڕیارێک دەرچوو کە طبعاً ئەم بڕیارە دەکە لە ساڵی 2013دا بوو بە ڕۆژێکی جیهانی و بەرەنگاربوونەی بازرگانیکردن بە مرۆڤەوە. بۆ ڕاکێشانی بۆ نمونە کاتێک ئەم ڕۆژە بووە ڕۆژێکی جیهانی کە بەڕاستی بۆ بەرەنگاربوونەوەی بازرگانی بە مرۆڤەوە، بۆ ڕاکێشانی چۆنەڵەی سەرنجی وڵاتان و بنەبڕکردنی ئەم دیاردەیە. ئێمە دەڵێن پێش 2013 ئاینی پیرۆزلام دیفاعی لەمە کردووە، بەڵێ ئەم ڕۆژە کە وتمان لە 2010 بڕیاردرا لە 2013 بوو بە ڕۆژێکی جیهانی یاد دەکرێتەوە. طبعاً لە وڵاتانی دنیا ئەمە لە چیەوە سەری هەڵدا ئەمیادا و چۆن دەستی پێکردوە، چ زوڵم مستەمێکە بوو لە وڵاتانی طبعاً زیاتر لە وڵاتانی ئەفریقا لە وڵاتانی دنیا چۆنەڵی زوڵم مستەم هەبوو، مناڵان دەچەوسێنرانەوە، ئازار دەدران، بازرگانیان پێوە دەکرا. لە هەموو جیهاندا 2,500,000 کەس ئیستیغلال کراوە بۆ بازرگانیکردن بە مناڵ و بە ئافرەتەوە. هەموو هۆکاری ئەمان بوون کە هەم ئەو بڕیارە دەرچوو هەم ئەو ڕۆژەش بوو بە ڕۆژێکی جیهانی. باشە، ئەگەر بێنە سەر جۆرەکانی بڵین چ لە سەراستی کوردستان چ لە سەراستی جیهان جۆرەکانی چین بازرگانیکردن بە مرۆڤەوە چەند جۆری هەیە؟ جۆرەکانی طبعاً بازرگانیکردن بە مرۆڤەوە ئەمەوێ ئەوە بڵێن بەڕاستی ئێستا لەم کاتەدا زیاتر بەداخەوە ئەوەی کە بازرگانی پێوە دەکرێ مناڵ و ئافرەتە، یعنی بە پلەی یەکەم مناڵانە ئینجا مناڵەوە پاشان ئافرەتە و بەداخەوە ئەمەوێ ئەوە بڵێم ئێستا داتایەکی زۆر دەقیق لە هەرێمی کوردستاندا نییە بڵین بە داتایەکی زۆر دەقیق کە ڕێژەکە بەس لە زیادبوونایە، حتا بەڕای زۆربەی لە نووسەران و لە راپۆرتە جیهانیەکان بۆتە دیاردە.
طبعا ام جۆرەکانی بڵێن جۆرەکانی یەکەم جۆری یەکەمی طبعا جۆری بازرگانی کردن بەڕاستی ئەوەی کە جارێ لە کۆمپانیەکان و گوزەری و ئیشکردن لە ماڵاندا ئەمە جۆرێکێتی کە بە چاوسێنەرە بازرگانی کرێکاری بیانی بازرگانی پێوە دەکرێت جۆرێکی تر لە جۆرەکان ئەرک پێسپاردنی قورسە ئازاردانیانە جۆرێکی تر کاوە ئەوە لە سەرجادە و شەقامەکاندا بە جۆرێک لە جۆرەکان پێدەچێ باندێک یا بۆ نمونە بە جۆرێک لە جۆرەکان سەرۆک باندێک ئیلیا ئیشیان پێ دەکات و بەڕان دەهێنێ و کە بۆی داهات و دەستکەوتێکی زۆری هەبێ و ئەو دیار دەبەر بڵاوش کە لە هەموو هەرێمی کوردستان و لە هەموو جیهاندا بڵاو بوونەتەوە دیاردەی بۆ نمونە بە زۆر ئیش پێکردن بە زۆر ساڵ پێکردن بە زۆر کاری فاحشە پێکردن ئەمانش هەمووی خۆی لە خۆیدا لەبەر ئەوەی بۆ نمونە ئەم ئافرەتانی کە لەسەر جادەکان هاوسەرەکانیان بە زۆر ئەیان لێنە سەر جادەکان عەقدی مارەکردن و زەواجیان یەکێک لەوانە ئەوەیە یعنی سێوەی کۆنتان کردو کولیژنەکەی خۆتان ئەوانەی کە لەسەر شەقامەکان مناڵ بە زۆر یاخود ئافرەت ئەوکە لە هەندێک شەقامەکان لە ترافیکەکان دەبینرێت ینی ئەمە بە زۆر و دەچێتە چوارچێوەی بازرگانی کردن بە مرۆڤەوەی کە لە هەرێم هەیە بە دووەدا چوونمان کردوکە حەکیم بەڵێ لە چوارچێوەی جۆرەکانی مێکێکە لەوانی کە بازرگانی پێوە دەکرێت و بە زۆر ئیشی پێ دەکرێت بە زۆر ئەرکی پێدەسپێرێ بە زۆر ئازار دەدێ بۆ نمونە خاوەن پێداویستی تایبەت دەهێنرێ میشەر جۆرێکە لە بازرگانی پێوەکردن ئافرەتی بە تەمەن و تەمەندارە هێنرێ بۆ سەر جادەکان سواڵی پێدەکرێشتی بێدەفرۆشرێ مە جۆرێکە لە بازرگانی پێکردن و ئازاردان و پێشێرکردنی مافی مرۆ ئێوە خۆتان ستان لەگەڵ کردن کەوان بە زۆر یاخود لە پێناو بڕەپارەیەک ئێمە بەدوانە بکەن سوالکردنی بە زۆر یاخ بڵێنەوەی کەسەر شەقامەکان لە شارەکان دەیبین بە دووەدا چوونمان بۆ کردوون زۆربەی ئەو ئافرەتانی کە لەسەر شەقام و جادەکان هەم مناڵی ساوا بەکارهێنن هەم کە سوال دەکەن هەم کە شتێکی بۆ نمونە جزئیە فرۆشن و لە پەنایدا پارێکی گەورەی ڕێزە بەلاحی لە پەنادا وەردەگرن یاخود کۆمەڵێک کاری نەشیا و لەگەڵ بەرامبەرەکانیانە ئەنجام دەدەن کاتێک گوتوێژیان لەگەڵا دەکەڵە بە زۆر پێمان دەکرێت گەر ئێمە ئەم کارە ئەنجام نەدەین لە ماڵەوە دەرنەدرێن سەرۆک عەشیرەتەکانمان یا سەرۆک گەورەکانمان یا باوکمان یا برامان بە هیچ شێوەیەک لە ماڵەوە ڕێگەمان پێنادەن ژیانیان لەگەڵا بەرینە سەر ئێمە قوتی ئەوان لەسەر شانی ئێمەیە لەگەڵ عقدی زەواج یان بەتایبەتی ئەو قەرەچانەی کە لەسەر جادەوبانەکان و ڕێگاکان یا بەتایبەت ئەو مناڵانی بەکاردێنرێن ئەمە یەکێکە لە مەرجەکانی هاوسەرگیریان بەس لایانی ئەمنیش دوای دێنە سەر ئەوانەی تر بەس وەکو لایانی ئەمنیش نەتوانراوە ڕێخستنی باشی بۆ بکرێ خۆم دەردێ کەم بکرێتەوە لە هەرێ سەر هەموو شارەکان ئەم حاڵەتە هەیە بەتەکید لە هەموو شارەکانی هەرێمی کوردستانە هەیە یەکێکی تر لە جۆرەکان بازرگانیکردن بە جەستەی مرۆڤەوەیە کە ئیتر هەیە لە بەتایبەتی بۆ نمونە راپۆرت ئێستا ئامادەی و کە لێکۆڵینەوە کراوە توێژینەوە کراوە لەسەر بۆ نمونە ئەو کەمپانە لەسەر ئاوارەکان لەسەر هەموو ئەو چۆنەڵەی ژێردەستانەی کە بەتایبەتی لە هەرێمی کوردستاندا هەن ئیتر ئایا کاریان پێ دەکرێت ئایا نەبوونەدارن لە کەمپەکان وجودیان هەیە بازرگانی بە جەستیانەوە کراوە ئایا گورچیلەیان بێ هەریشی گەلاندامەکانی جەستیان بێ ئەمە ژێکێکە لە جۆرەکانی بازرگانی کردن بە مرۆڤەوە عەفوەن پرسیارەکە ماسمەوە کە لە کەمپەکان هیچ لێکۆڵینەوەکتان کردووە ئەمە ڕوویدا بێ یاخود کەس سزادراوە لە سەرەوەی چووکە پێشتیش ڕوانگەی عێراقی بۆ بڵێن قوربانیانی بازرگانیکی بە مرۆڤ باسی لەوە کردو کە لە هەرێمی کوردستان و لە ناو کەمپەکانی شەبان تێ ئەمەتان بۆڕوون بۆ تۆیەوە ئێمە بەدووادا چوونمان بۆ کردووە و ڕێژەی تەنانەت باندەکانیشمان بۆ دەرکەوتووە و دیارە چەند بانتێ بۆ نمونە بەنزیکەیش بێگە ڕاپۆرت ئەگەر ئەوەی بەدووادا چوونمان کرد تقریبان 40 باندمان هەست پێ کردووە کە لە هەرێمی کوردستاندا مخاوفێکی گەورەیە بوونی هەیە کە خەریکی ئەم جۆرە کارانن کە بازرگانی بە مرۆڤ و جەستەی مرۆڤ دەکەن. کەمپەکانیش نەکرد بەڵێ لە دەرەوەی کەمپەکان لە دهۆک هەیە لە هەولێر هەیە لە سلێمانی هەیە لە شارۆچکەکان هەیە لە کۆی گشتی شار و شارۆچکەکان و لە قەزا ناحیەکانی باشە بەزۆکو یاسامان هەیە لە هەرێم بۆ بەرەنگاربوون و بازرگانیکردن بەداخەوە تا ئێستا مرۆڤ یاخود یاسای ئەوی عێراق کاراکراوە یاخود یاسایەکی تایبەتمان پێویست نییە بەداخەوە تاوەکو ئێستا یاسایەک لە هەرێمی کوردستاندا بوونی نییە پرۆژه یاسایەک هاتە هەرێمی کوردستان لەسەر بازرگانیکردن بە جەستەی مرۆڤەوە بەستا ئێستا نەبووە بە یاسا بەداخەوە تا ئێستا خوێندنەوەی یەکەم و دووەم و سێمی بۆ نەکراوە ئومێد دەکەین کە بە زووترین کات دوای دەستپێکردنەوەی تەواوبوونی ئەم خولە دەستپێکردنەوەی وەرزی یاسادانان ئەو یاسایە بێت هەرێمی کوردستان و بۆ ئەوەی چۆنەڵی حقوقی ئینسانەکان کێمەدی ئای مافی مرۆڤ دەکەین لە کوردستان یاسایەکی تایبەتمان نیە یاسای تایبەت بەس لە پەرلەمان دەرچوو بێ نەخێر هیچ پرۆژه یاسایەک هیچ
یاسایەک لە کوردستاندا سەستا تایبەت بە بازرگانیکردنی بە مرۆڤەوەی من دیراسەم کردبێنیە بەڵام یاسایەکەیە یاسای عقوباتی عێراقیە بۆ نمونە ئێمە کە باز لە یاساکان دەکەین یاساکەی عێراقیش کارە کرابەوەی کە بازرگانیکردن بە مرۆڤەوە ساڵی 2012 ژمارە 28 ساڵی 2012 لە پەرلەمان بڵێن بەرکار کراوە ساڵی 96مان هەیە ساڵی 88مان هەیە ساڵی 2012مان هەیە ئەمە کۆمەڵە یاسایەکن هەر هەمووی لەو چوارچیەوەدا هەر یەکە و جۆرە بۆ نمونە مادە و بڕگەیەکی لە خۆگرتووە بۆ نمونە یاسای عقوباتی عێراقی ژمارە 11 ساڵی 1969 ئەمانە بۆ نمونە چی ئەگرێتەوە بۆ نمونە ئیشارەمان بە قەرچەکاندا ئیشارەمان بۆ باندانەدا ئیشارەمان بۆ نمونە ئەو نەریتە نەشرا و نەشیا و نەخوازرا و ئەو بۆ نمونە سیما ناشرینەی کە سیمای شار و ترافیکەکان و دەواازەی شاریان تێکداوە ئەوانە بۆ نمونە کە ئێمە بە دوواداچوونمان کردووە ئەم کۆمەڵە ئافرەتە پێدەچێت بەس تەنها لە هەرێمی کوردستاندا 4000 لەم ئافرەتە قەرچیانەی کە سیمای شار و جوانی شاریان تێگیاوە 4000 بەڵام بە کۆی گشتی وابزانم 50000 عدەدی قەرەجەکان و قەبیلەیە ئەو نەتەوەی ئەو قەومە ئەوەی هەڵە نەبن 50000 بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستانە نیشتەجێن 4000 کەسن ئەم 4000 کەسە سیمای شارەکانیان ناشرین کردووە طبعا دیاردەی سوالکردن و دیاردەی لەشفرۆشی ئەم یاسای عقوباتی عێراقی ژمارە 11 ساڵی 69 ئەمە بە کەسانی تاوانبار و کەسانی جەریمە مەشمولن دەبێت عقوبە بدرێن ئەگەر قانونی عقوباتی عێراقی لەسەریان جێبەجێ بکری ئەمانە بکەری تاوانن ئەمانە جەریمەیان کردووە ئەمانە دەبێت بە پێی ئەو یاسایە عقوبە بدرێن ئەمە کێن ئەوانەی کە سوال دەکەن لە پاڵ سوالکردنە کاشاکاری بەدڕۆشتی دەکەن یەکێکی تر لە قانونی ژمارە 8 ساڵی 88 ئەمە پێی دەوترێ انحراف ئەگەر هەڵە نەبم ئەم یاسایە ئەمە تەنها سزای بۆ ژن داناوە بۆ نمونە پیاو کە لەشکڕە عقوبەی بۆ دانەناوە بە عقوبەیەکی خاز یا بە جریمەیەکی خاز ناوزەندی کردو ئەم یاسایە بۆیە بەڕاستی لە کاتێکدا بەچی ناوی ئێبا بابەتی ئەخلاقی و بە هەندێک لەم بابەتان ناوی دەبا لێرەدا تەنها عقوبەکە ئافرەت دەگرێتەوە پیاو لێرەدا عقوبە نادرێت بەڵام بەڕای من مەفروزە یاسایەکە بێت چۆن لەش فرۆش عقوبە شمولی دەکات کە ئاینی پیرۆزی ئیسلامیش باسی دەکات کەسی زیناکرد لە پیاو ئافرەت دەبێت عقوبە بدرێت بەو سیلسیلە قورئانی کە خوای گەورە لە سوڕەتی نورە ڕوونی کردوتەوە باسی لێوە دەکات و پیاو ئافرەت دەبێت ئەو عقوبەی بدرێن و یاسایەکی ترمانەیە کاک حەکیم کە ئەمە قەراری ژمارە 26 ساڵی 2012 ئەمە تایبەتە ئەمە کە هەموار کراتەوە بۆ پارچەکانی جەستەیە بازرگانیکردنی بە گورچیلە و بە چاو هەیە گورچیلەی دەبەخشێ چاوی دەبەخشێ بۆ نمونە جگەری دەبەخشێ دەفرۆشی عفو بازرگانی پێ دەکات بەخشینەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە بەڵێ لە ئاینی پیرۆزی ئیسلامە ڕێگە پێدراوە نەک بە بازرگانی پێکردن و لە بەرامبەریە بازرگانیکردن بە ئەندامانی جەستا وەکو فرۆشتنی گورچیلە بە تایبەت ئەم حاڵەتە ئێستا بە بۆنەی سەرهەڵدانی قەیرانی دارایشەوە ئەمە هەر زۆر لە بەرزبوونەوەدایە و بە کەمپەکان ئێمە بە داداچوونێکمان بۆ کەمپەکان کرد نامەوێت لێرەدا ئیشارە بە کەمپێکی دیاریکرا بدەن بەڵام یەکێک لە کەمپەکانی دەوروبەری سلێمانی 40 مناڵی تەمەن 16 تەنانەت مناڵی تقریبا لە 16 ساڵ و تا 10 ساڵی تێدایە کە هەڵخەڵەتێنراون جاری وایە بۆ نمونە بە پارەیەکی خەیاڵی بانکراون کە ئەگەر گورچیلەتمان پێ بدەیت بڕێک لەو پارەیە دەدەینێ چەند دەفتەرێکیان بەڵێن پێداوە لە بەرامبەری دەرهێنانی گورچیلەیەکدا جاری وایە دەگەڵیان پێداوە ئەمە بەڕاستی بۆتە دیاردەیە کە ئێمە بە بەڵگە بە مستەمسەک بە دوواداچوونی جدیمان کردووە بەڵێ لە کەمپەکانیش هەیە لە زۆربەی لە شار و شارستان هەرێمی کوردستاندا ئێستا خەڵک بۆن لە گەنج هەیە بەدەرەوەی بە زۆر پێ بکرێ هەیە هەر لە تاو نەبوونی و لە تاو نەداری خۆی باش بەس خۆی یاسەیەکمان بزەم دەرچووە لە پەرلەمان لە چوارچێوەی ڕێک نەخراوی سزانیە بۆ کەسانی کە کارێکی لەم شێوەیە بکەن یاخود ئەو شوێنانەی نەخۆشخانانەی کارێکی لەم شێوەیە دەکەن ئەگەر کەسێک بڵین گورچیلەی بفرۆشێت چکە باز دەو دەکە کە پێشتر هەیە بە 20 میلیۆن بە 15 میلیۆن دینار بڵین بە پێ ئەم یاسای فرۆشراوە بڵێ
بە پێ ئەم یاسایە ئەوانی کە بۆ نمونە بازرگانی بەجستیانەوە دەکەن ئەوانە بێم یاسایان لەسەریان تەطبیق بێ عقوبە هەموو مادەکانی ئەم یاسایە شمولیان دەکات هەر کەسێک بە جۆرێک لە جۆرەکان بازرگانی بە ئەندامانی جستیانەوە بکەن یاخود یەکێک بە زۆر پێی بکە یاخود یەکێک بۆ نمونە بە جۆرێک لە جۆرەکان بیکاتە دیاردا کەمە بەڕاستی بۆ لایانی تەندروستی هەرێمی کوردستان کەمپەکان هەیە یاخود بڵین لە دەروی کەمپەکانی شێن بازرگانیە بڵێن بە وەسمەوەی گورچیلەکە کە فرۆشتنی گورچیلێ ئێمەوەی بەداداچونمان بۆ کردو زیاتر ڕێژەکە لە کەمپەکانە بەڵام تاکوتەرا گەنج هەیە بۆ نمونە لەگەڵ باندێکە ڕێککەوتووە ویستێتی بڕوا بۆ دەرەوەی وڵات ئەمە تقریبا چەند گەنجێکمان ئەوە لەلایەکە بۆ نمونە ویستێتی بچێتە دەرەوەی وڵات عەدەدیان پێچێ 6 تا 7 گەنجێکە بێکە لەگەڵ قاچاقچیەکانە ئەمە شەرجۆرێکە لە بازرگانیکردن بۆ نمونە ڕێککەوتووە گورچیلەیەکی بفرۆشێ مشتریەکی بۆ دۆزیوەتەوە لە بەرامبەریدا بڕێ پارەی پێ بدا و بەرەو هەندەران یاخود بەرەو دەرەوەی وڵات بیبا بەڵام لە ئەنجامدا نەپارەکەی پێدراوە و نا قاچاقچەکە بەدەمیەوە هاتوو نە گەشتی سەبارەکارە بیانەکان کەوتت باز لەوە دەکرێت ژمارەیان 30,000 کرێکارە لە هەرێم هیچ بڵین لێکۆڵمیان لەگەڵ کراوانەی کە بازرگانیان پێوە کردوون چکە باز لەوە دەکەوانە کە لە وڵاتان دەهێنرێن بازرگانیان پێوە دەکرێت و دووبارە دەبرێن بۆ ناوەڕاست و باشووری عێراق وەکو کرێکارە بیانەکە کرێکارە بیانیەکان طبعا کە بازرگانی پێوەکردنیان چۆنە کاک حەکیمگیان طبعا ئەمە جیاوازی هەیە ئەو کۆمپانیانەی کە کرێکاری بیانیان هێناوە بەداخەوە ڕاستە پێدەچێت بە کۆمەڵک فلتەراتیە بپەڕێ ڕاستە پێدەچێت بۆ نمونە لە کاتب عدل تعهدیان پێپڕ بکرێتەوە ڕاستە پێ کۆمەڵێک ئەوەلیاتیان لێ وەربگرێ ڕاستە پێچێ لەژێر کۆمەڵک چاودێری وردابن بەڵام هەر ئەوەندە کاتێک گەیشتە دەستی کۆمپانیاکە و کۆمپانیا ئاراستەی هەر ماڵێکی کرد هەر شوێنێکی کاری کرد بەرەوە کۆمپانیایەکە هەنگاوی نائیش بکات هەر ئەوەندە تا چووە سەر کارەکە هەلی کاری پێدرا ئەم کەسە چەسانەوەیەکی زۆری لەگەڵا دەکرێت ئازار دەدرێ کە ئەو کاری قرسی پێ دەکرێت و دەستدرێژی سێکسی دەکرێتە سەر ینی زیندوترین بەڵگا و ئافرەتەی کە هەفتەی پێشوو لە هەولێر ئێستاوە حالیان لە حاڵەتی حملەکەشی 7 مانگە کە خاوەنی کارەکەی دەستدرێژی سێکسی کردوتە سەر ئێمە کاتێک وەکو لیژناسا ئەم کۆبوونەوە چڕ و پڕ یەک لە دوایەکەکەی پەرلەمان بەدواداهات وەکو لیژنەی داپۆکیکردن لە مافی ئافرەتان لیژنەیەکمان ساز کردەوە بە دواداچوون بە دوای ئەم کەیسەدا ئایا ئەمە چۆن سەری هەڵداوە ئایا کۆمپانیاکە لە بیدایەتەوە ئێمە بە دواداچوون لەسەر دەست بەکاربوونی دەکەین کۆمپانیەکە چۆن هێناوێتی و چۆن سپاردە ئێو شوێنەی کردووە و کاتێک خاوەنکار ئەم زوڵمەی لێ کردو کۆمپانیاکە موقیف هەموو کۆمپانیەک چیە کە باز دەکرێت کە زیاتر لە 100 کۆمپانیا ئەم کارە دەکە زیاتر بڵین بازرگانیکردن و بڵین بازرگانیکردنە پارێکی زۆریان دەزگە و کۆمپانیانە 100 کۆمپانیا زۆر نییە بۆ کوردستان چکە باز دەکرێت جگەلەوەی کە وەکوتل لە ناوخۆ لە ماڵەوە پێشێلکاریان بەرامبەر دەکرێت لە کۆمپانیەکان باز دەوەکێت کە زۆر جار بەناوی وڵاتانی ترەوە دێنرێنە هەرێم و دوایی دەبرێن بۆ ناوەڕاست و باشووری عێراق کاگ حەکیم ڕێژەی کۆمپانیەکان لەوە زیاتر کە جەنابی شارەی پێدەی هەنێکیان بۆ منە بەنهێنی کارەکەن ئەم کۆمپانیانە گەر دەستێکی بێت بەڵێ ئەگەر ئەم کۆمپانیانە بەڵێ تقریبا من بەو ڕێژەیە زیاترم بە دواداچوونم بۆ کردووە زیاترم چۆنەڵی پێ راپۆرتەکان زیاترم لە ڕێژەی ئەو سەدا بەدەستگەیشتووە لە سەدەکە زیاترە بەڕای من پێچێ لە 300 نزیک بێتەوە کۆمپانیانی کە ویشە دەکەن و کار دەکەن لێکۆڵینیان لەگەڵ ناکرێت و کۆمپانیانە کاکوێز هیچ کۆمپانیێک ئەوەندەی کێوە ئاگادار بن سزاتراوە هیچ کۆمپانیان کاک حەکیم ئەو کۆمپانیان کە ئەم کارە دەکەن من بەڕای من پێدەچێ ئیلا چۆن وتمان کە سەرۆک باندێک هەیە ئیدارە ئیمیشە دەکا ئیلا من دەڵم پێدەچێت لایەنێکی دەسەڵات یا لایەنێکی ئەمیە لایەنێک ئیلا ئەم کۆمپانیایە پشت ئەستور نەبێت چۆن ئەوە بەڕەهایی ئەو هەموو زوڵم و ستەم و بازرگانی کردن و پارەی خەیاڵی دانان و پارە زیادکردن لەسەری و بۆ نمونە زەوتکردنی ئەوەلیات و جەوازی و هەموو ئەمانە وەچەوسانەوەی و ئەمانە بەڕاستی ئەگەر بۆ نمونە ئیجراعاتی لەگەڵا بکرایە عقوبەیەک بدرایە کۆمپانیەکەی دابخرایە هەلی کاری لێوەربگیرایەتەوە چەند کۆمپانیایەکی کەم بۆ نمونە وابزانم 27 کۆمپانیا متمانە
لێ وەرگیراوەتەوە ئیشیان بەڵێ کراونتە لیستی ڕەشەوە ئیشیان ڕاگیراوە سێنراوە. کارەکە شێوەیە کە کۆمپانیەکەی بەرپرسەکانە بۆیە کەمترین بڵێن ئیزراعات و لێکۆڵینە دەکرێت. بۆیە کە کاتێکیش بە دوواداچوونەکەین پێ دەچێم و ماتەڵە بە بابەتەکە بکەن ئێمە کە بە دوواداچوونمان کردووە هەندێک بۆن من لە کۆمپانیەکان هەندێک لە کرێکارە بیانیەکان سکاڵیان هێناوە بۆ نمونە ئەو بڕەموچێکی بۆیان بەستراوە پێیان نادرێ کاتێک کە ئەچین بۆ ئەڵەم ماتەڵە بە بابەتەکەکەن کە بە دوواداچوونەکەی نەچینە کۆمپانیەکە بۆ ئەم بڕەپارەیەی کە بەپێی ئەو گرێ بەستە بۆم کرێکارە دانراوە پێی نادەی ئەڵێ مە خەوفیەوەمانەیە لە پڕ بڕوە پارەکە لای خۆمان سەح بکەین و بۆی هەڵەگرین وەکو ئەو موچە نایاسایە پاشەکەوتکەی کە تا ئێستا مەحەلی عرابی دیارنی ئەمانیش هەر فێر بوون هەر سوبحان الله بە ئیشەکانی تریژ وا ڕاهاتون دەستیان بەسەر موچەکەشیانە دەستیان بەسەر موچەی کرێکارانی کۆمپانیەکانی شاگرتووە بەو شێوەیە وەڵامی تۆ دەدەن ئەڵەو بڕەکەی لای ئێمە ئامادەیە حازرە هەر کاتێک بۆ نمونە کاتی یاسایی کارکردنی تەواو بۆ ئەمە بڕە پارەکەی پێدەینەوە و هیچ زوڵ مستەمێکی لێ ناکەین بەڵام لە بەرامبەردا کرێکارەکە سکاڵای هەیە زوڵمی لێ دەکرێت بێماف دەکرێت قوتی ڕۆژانەی پێ نادرێت ئیشی قورسی لە ڕادەبەدەری جەستی خۆی زیاتر پێ دەکرێت. وەکو لیژنەکەی خۆتان چ وەکو لیژنەی بڵین کاروباری کۆمەڵاتی و مافی مرۆڤ لەگەڵ دەستی مافی مرۆڤیش هیچ تەنسیقێک بۆ بەداداچوونانە یعنی کار بکرێت بۆ کەمکردنەوەی ئەو پێشێرکارانە کار پێکردنی بە زۆرە بڵین استیغلالی جنسی بێ بازرگانیکردن بە کرێکارانی بڵین بیانی بێت هیچ کراوە بۆ کەمکردنەوە. ئێمە لەگەڵ دەستەی مافی مرۆڤ تقریبان تەنسیقێکی کەمان یەک دوو کۆبوونەوەمان کردووە تەنسیقەکە زۆر چڕوپڕ نییە ئێمە تەمەنا دەکەین کە چۆنەڵی گەرم و گڕانەتر بۆ هەنگاو بنێن و بۆ ئیشەکە بڕۆینە پێش بەس بەداخەوە زۆر ئەوە نییە تا ساک دوو دانیشتمان بەیەکەوە کرد کارەکەوەی کە پەیوەندی بە خۆتانەوەی وەکو پێویست یاخود پەیوەندی بە ئێمە کاتێک ئیشەکانمان دەست پێ کرد کە حەکیم باڕازگویانە ئەوە بڵێم پێش هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا بوو کۆمەڵێک پلان و بەرنامەماندانا کە لەگەڵ دەستەی مافی مرۆڤ بەدەر لە بازرگانیکردن بە مرۆڤەوە بە کۆی گشتی لەسەر مافی مرۆڤ و حقوقی مافی مرۆڤ و چاکسازیەکان و هەندێک یاسا بەرنامە ڕژیمان کرد بوو کار بکەین بەڵام بەداخەوە ڤایرۆسی کۆڕۆنا ڕێگەی نەدا دەست و پێی بەستین و ئیشەکان هەرهەمووی چۆنەڵی بە جۆرێک لە جۆرەکان وەستا و سخۆتیێنا و بۆیە نەکەشێنەوە ناوبڕەکە دەگرمەوە لای بەڕێز باس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە منداڵەکەت هەوڵ ئەدات شتێکت پێ بڵێت ڕەنگە ئازار بکێشێ بەهۆی خراپی دایبیەکەیەوە ئێستا ئەتوانی دایبی لەم ساجۆی تەندروست تاقی بکەیتەوە بۆ ئاسوودەی مناڵەکەت لاتەنیشتەکانی لاستیکین زۆر بە خێرایی وشک ئەبێتەوە پێستی مناڵەکەت بە وشکی ئەهێڵێتەوە شەوێکی ئاسوودە و بەیانیەکی پڕ لە چالاکی پێدەبەخشێت ئاسوودەیی مناڵەکەت لەگەڵ لەم ساجۆی دەست پێ ئەکات ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا
0573 153 85 85. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێ نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز بەدرخان پێش ناوبڕەکە باسی ئەومان کرد کە تانسیقەکەی و لیژنەی مافی مرۆڤ بڵێن وەکو پێویست نییە بەڵام ئێمە لە حکوومەتیێرین بڵین ڕێکخەری وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکانیشمان هەیە کە زیاتر وەڵامی و راپۆرتان دەداتەوە بۆ نمونە راپۆرتی وەزارەتی دەروی ئەمریکا کە چەند جارێک باسی لەوە کرد و بازرگانیکردن بە مرۆڤ لە هەرێمی کوردستان و لە کەمپەکانیش ڕووی لە زیادبوون کردووە وەکو چارەسەر هیچ کراوە یاخود تەناوەیە کە وەڵامی راپۆرتەکانیان داوتە لەسەر ئاستی هەرێم یاخود چارەسەر تێ بۆ کەمکردنەوەی بازرگانیکردن بە مرۆڤ چارەسەرکردن بەڕای من خاڵی یەکەم ئەوەیە کە یاسایەک دەربکرێ بۆ ئەوەی کە بەرەنگاربوون بۆ بەرەنگاربوونەوەی یاسایەک تایبەت لە هەرێمی لە پەرلەمانی کوردستان دەربکرێ بۆ ئەوەی کە ڕێگر بێ بۆ بازرگانیکردن ڕژنووسێکی ئێستا لە پەرلەمان بەڵێ ڕژنووسێ هاتوۆتە پەرلەمانی بەستا ئێستا بەداخەڵ خوێندنەوەی بۆ نەکراوە ئەگەر ئەو ڕژنووسە ئەو پرۆژە یاسایە بکرێ بە یاسا ئەوە زۆر باشە کۆمەڵێک مادە و بڕگەی باش لە خۆ دەگرێ کە ئەم بازرگانیکردنە بە مرۆڤ و ئەگەر یاساکە لە هەرێمی کوردستان لە ئیشی پێ بکرێ بەداخەوە خۆی ساجاری وای فەراغ یاساییشت نییە و بەڵام لەبەرەوەی ئیش بە یاسا ناکرێ ئیشەکان هەرمووی چۆنەڵی بە جۆرە لە جۆرەکان پەکیکەوێ یەکێکی لە خاڵەکان بۆ چارەسەر مناڵپارێزی کوردستان گرنگە کەیترەوە بۆ وشارکردنەوەی خەڵکو و بۆ بنەبڕکردنی ئەو بابەتە یەکێکی لە خاڵەکان بۆ چارەسەرکردن حکومەت کە دەبێ بێتە سەرخەت وەلایانی ئەمنیە بێتە سەرخەت ئەوە گرنگە یەکێکی لە خاڵەکان دەتوانێت ڕێکاری پێویست بگرێتە بەر ئێمە بەتابەتی و سوالکردن و زۆر کارپێکردن و بازرگانیکردنەکە وتمان ئەو بازرگانیکردنەوە بە زۆر ئیش پێکردنەوە و چوونە سەرجادە و بەکارهێنانی مناڵی مناڵ و ژن و تەمەندار و خاوەن پێداویستی تایبەتەش ئەمەش خۆی لە خۆیدا زوڵم لێکردن و بازرگانیکردنە پێوەی کە خاوەنەکەی بە زۆرە هێنێتە سەرکار و بۆ شێوەی ئازاری دەدا بەڵێ لایانی ئەمنیە توانێت بۆ نمونە بە جۆرێک لە جۆرەکان سەیتەرە بەسەر بابەتەکەدا بکە و بۆ نمونە پۆلیسی نێوجەوانان هەیە توانێت ئەمە بە شێوەیەک لە شێوەکان ئەم حاڵەتە ناڵم بنەبڕ بکە بەڵام هیچ نابەری پێ بگرێ کەمی پێ بکاتەوە و جێگای بۆ تەوعیەکردنی ئەمانە زۆر گرنگە و مزگەوتەکان ئێمە بەڕاستی لەبەرەوەی کۆمەلگایەکی ئاین پەروەرین و مسلمانین مزگەوتەکان شوێنێکی زۆر گرنگە بۆ ئەوەی کە بەڕاستی خەڵکی لێ وشیار بکرێتەوانێ و خەڵکی لێ تەوعیە بکرێتەوە ئەمە بە خەڵک بۆ نمونە ڕوون بکرێتەوە بۆ نمونە ئێستا لە
هەر شوێنێکی هەرێمی کوردستان لە فلکەکانە لە هەر ترافیک لای تێکابینی پیرێک بە ساڵاتچوویە گەنجێک ئافرەتێک شدەفرۆش یا مەسیحەیەکی پێەیە بە جامی سارەکە دادەهێنێ نابێ ئێمە سۆزدارانە مامەڵە لەگەڵ ئەمەدا بکەین لەبەرەوە ئێمە ڕێی بۆ خۆش دەکەین هانی دەدەین فێری دەکەین برەو بە کارەکەی ئەدەین ئێمە ڕاستە بێ ڕێزی لێ بگرین وەکو مرۆڤ ڕێزگرتن واجبە بەڵام بەزەی پێهاتنەوە لەم قۆناغەدا نابێت سۆزدارانە قەرار بدەین تۆ لەم کاتەدا بۆ منە بنێشتێکە فرۆشتێکی 5,000 پێدەی باقی لێ وەرناگرەوە ئەمە بۆ نمودا برەو بە کارەکەی ئەدەین یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئیشێکت بۆ ئەنجامەدا مەسیحێکی پیادێنێت تۆ ببێ هیچ ئەبێ بەری پێ بگرێ بێ ڕەتی کەیتەوە بێهانی نەدەی بۆیە بێ ئێمە سۆزدارانە لەم حاڵەتانەدا قەرار نەدەین بەزەیمان پیانە تۆ ڕێزیان لێ بگرین هانیان بدەین بۆ کاری باشتر نەک بۆ شێوەیە ئێمە بەزەیمان پیاوێ نابێتەوە بۆ نمونە ئەم سواڵەکە دیاردەیەکی زۆر ناشرینە وتما بە پێ و قانونە تاوانە و جەریمەیە لە پاڵیدا کەشتی خراپ و تاوان دەکرێت ئێمە پارەیان پێ بدەین بەزەیمان پیاوێ هانیان بدەین نابێ کارێک بکەین ئێمە وشیار بین و هەست و سۆزمان بۆیان نەبێ خەڵکیشی لێ وشیار بکەینەوە کە خەڵک یارمەتیان نەدا بەڕاستی ئەم کارە تەشەنەکە ئاراستەکە بەرەوەی کە زیاد بکە نەک کەم بکرێتەوە ڕێ شوێنی پێویست نییە لە دامەزراوەکان و بڵێن هەتا لە دەستی مافی مرۆڤ و بڵێن لیژنەکەی خۆشتان و راپۆرتی وەڵامدانەوەی راپۆرتی بەپێی بە دوواداچوونەکانمان لەم کاتەدا ئێستا زیادی کردووە هەم دیاردەی سوالکردن هەم کاری سێکسی و لەشفرۆشی هەم بازرگانی بە مرۆڤەوە لەم کاتەدا بە تایبەتی کە قەیرانی دارایی سەری هەڵداوە ئەم بابەتە زیادی کرد بێموچەی کاریگەری هەیە لەسەر زیاد بوونەوە لە 180 ئەمە هۆکارەکە باشە بینە سەر تەوەرێکی تر کاتیشمان زۆر کەمەوە سەبارەت بە دۆخی زیندانەکان وەکو لیژنەکەی خۆشتان لیژنەی بڵێن کاروباری کۆمەڵاتی مافی مرۆڤ بە دواتچوونتان کردو بۆ دۆخی زیندانیەکان کۆرۆنا بڵاو بۆ تۆ یاخود لەوێ مانگرتنی شەو لە پەشێک لە زیندانیەکان چی بەسەر هات بڵێن ئێمە وەک لیژنەی مافی مرۆڤ وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش لە مانگی 2019ەوە هەستاین بە دوواداچوونمان بۆ بارودۆخی سزادراوان کرد کۆمەڵک لە سزادراوان مەشمول بوون بە ئیفراجی شەرتی کە بە یاسا حەقیان پێدراوە بەڵام هەر بە یاساش زوڵمیان لێ کردوون و حکومەکانیان تەواو کردووە تا ئێستا ئازاد نەکراون کاتێک کە کۆمەڵی یاداشتێکان لە زیندانی بۆ حکومەکەی تەواو کردبێ ئێمە ئازادی ناکەن کاتێک کە وتمان مەشمولن بە ئوسولی محاکەماتی جەزایی بەڵێ ئازادکردن بە مەرج کاتێک بۆ داداچوونمان بۆ کردەمە کۆمەڵی قەیدیان داناوە بۆ ئیستیسنایان داناوە ئەمانە بۆ نمونە مادەی تیرۆرن یا هەندێک مادەن کە بۆ نمونە لیواڵتەیە هەندێک لە مادەکان نابێ بە هیچ شێوەگەمان بە ئیفراجی شەرتی مەشمولن بەڵام لە کاتێکدا لە قانونی ئوسولی محاکەماتی جەزاییدا مەشمولن و بەم یاسایە مافی خوانە دەبێت دوای ئەوە کە حکومەکان تاوکە ئازاد ژمارەیان دیارە چەند کەسن کە بڵێن ئازادکردنی بە مەرج دایانگرێتەوە ژمارەکە تقریبان هەردوو بڵێن لە هەر سێ چاکسازیەکە پێچێ ئەوەی سلێمانی تقریبان پێچێ بۆ 300 بە پشتەوە بێ ئەوەی کە من کە مەشمولن و حکومەکانیان تەواو کردو تاوکە ئێستا ئازاد نەکراون ئازاد ناکرێنی بارگانێکەش بۆ زیندانەکان کەم ناکەنەوە نەگەر ئازاد بکرێن ویستمی شارە بەوە بدەم کاک حەکیمی وەک فراکسیۆن دایانە داشمان بەرز کردەوە کە ئەمانە مادەم بە یاسا مەشمولن بە یاسا تۆ سزاداوە بە یاسا ئازادی بکە ئێمە وەک فراکسیۆن هەمیشە لەگەڵ ئەوە داوین کاتێک کەسێک تاوانێک دەکا بکەری هەر تاوانێکە لە بەرامبەری تاوانەکەیدا بە ئەندازەی تاوانەکەی خۆی سزای بدە بە ئەندازەی تاوانەکەی حکمی بدە بە ئەندازەی تاوانەکەی خۆی با لە زیندانە بمێنێتەوە بەڵام گونا حەسێ بەرامبەری تاوانەکەی خۆی بێ عقوبەی بدەی دووبارە حکومەکەی لەسەر تەمیز بکەیتەوە لەگەڵی لەسەری دووبارە بکەیتەوە ئەوانش کەمانیان گرت بوو هەر مانگرتوەکان زۆربیان ئەوانە بوون کە ئەو حکومانە نایانگرێتەوە لێبوردنی گشتی نەیگرتوونەتەوە و ئیفراجی شەرتی مەشمول نەبوون بە ئیفراجی شەرتی پاڵە پەستۆیەکی زۆر لەسەر زیندانیەکان هەیە لەسەر قاعەکان هەیە بۆ سیستمی قاعەکان وا دروستکراوە 1 تا 9 کەس دەبێت لە هەر قاعەیەک دانیشتە جێبێ بەڵام لە چاکسازیەکانی هەولێر و دهۆک گەشتۆتە 30 کەسیش لە سلێمانی بە هەمان شێوە ڕێژەکەی زۆر
عدەدە دیاریکراوە زیاترە ئەچنە 25 کەس و ئەوانە یعنی پاڵەپەستۆیەک لە ژیانیان و لە گوزەرانیان و لە خەوتن و لە ئیسراحەتیانە هەیە هیچ کەسێک لە ئێمە پێدەچێت شەو ڕۆژێکی دارەی لێوێدا پێدا نەگەل ئەو پاڵەپەستۆ زۆرە ئەو چۆنڵی قورسایی دارایی کە جێتە سەر حکومەت هەموو ئەمانە بەڕاستی مەوزوعن کە دەبێت حکومت ئاورێک لە چاسازیەکان بداتەوە بۆی ئێمە وتمان لە 2009 لە مانگی دوانزەوە چەندین یاداشمان بەرز کردەوە کە ئیج بە ئیفرادی شەرتی بکرێ بەداخەوە وەڵاممان نەدرایەوە کە بۆ نمونە ئێمە کاتێک بە دوواداچوونمان کردو توێژەری دەرونی توێژەری کۆمەڵاتی بەڕێوەبەری چاکسازیەکان بەش ئیستافی ئیداری بەڕێوەبەرایەتیەکان هەمووی کۆدەنگن لەسەر ئەوەی ئەم کۆمەڵە کەسا ئێمە کتابمان بۆ کردوون کە بە هەموو فلتەرەکانی چاکسازیە تێپەڕیون هەیەنە مەرحلە چواری قانونە کە پێدەچێت لێرەدا کەتنێکی لە پێش زیندان کەتنی کردبێ ئێستا لەوێ بۆتە کەسێکی زۆر چۆنەڵی ڕۆشنبیر و خوێنەوار و چۆنەڵی کەسێک کە لە مەرحلە چواری بەشی یاسابێ کەواتە گەشتۆتە فلتەری چاکسازی والله لە توێژەری دەرونیم بریستووە و توێتی من ئەگەر بە من بێ لە مادەی تیرۆر هەیە من نامێ دیفاع لە هیچ کەسێکم هیچ یەکە لە سزادراوان نەبین و من نەناسم نە کە سوکار من و نەبێ ڕۆژێک لە ڕۆژان بزانم ئەمانە کێن بەڵام بەستن هاوەکو هەستێکی مرۆڤایەتی هەستێکی ئینسانی بە بابەتەکە ساوم ئەڵێ ئەگەر بە من بێ هەموو بەڕێوەبەرایەتیەکەی تەسلیمەکەمەوە نەسی قومتمانم لەسەرەتی مادەم کە راپۆرتی توێژەری دەرونی و توێژەری کۆمەڵاتی و بەڕێوەبەرایەتی چاکسازی کۆدەنگن لەسەر ئەوەی ئەم کەسا مەشمولە و بە هەموو فلتەرەکانی چاکسازیدا تێپەڕیوە بەرزی دەکاتەوە بۆ ئەنجومەنی دادوەری کە دەبێت ئەمە داوا دەکرێت ئازاد بکرێ بەداخەوە ئێمەش زۆر جار بە هەمشێک سەرکەچی با دووە پرسیارشم بێت بۆ دۆخی زیندانەکان دووبارە لە 21 مانگی لە 21 شەش سەردانی چاکسازیەکانمان کردەوە یاداشتێکمان دووبارە ئاراستە سەرۆکایەتی پەرلەمان کرد لە ئاسنای وەڵامی یاداشتەکەمانە داوای راپۆرتێکی تر و تەسەلیان کرد راپۆرتێکی تر و تەسەلمان لەسەر بارودۆخی سزادراوە لە چاک سازیەکە یەک فاریزەمان لێ نەپەڕاند و ئاراستەی سەرۆکاتی پەرلەمانمان کرد کۆبوونەوەیکی تێر و تەسەلی سەرۆکاتی پەرلەمان و لەگەڵ کۆمەڵێک ڕاوێژکاری قانونیمان کرد بۆی بگەینە نەتیجەیەک کە کۆبوونەوەیەکی تایبەت لە پەرلەمان ئەنجام بدەیت لەسەر بارودۆخی سزادراوان و داوای ئەوەمان کردووە یاسای 2007 هەموار بکرێتەوە بەڵام بۆ هەموو ئیسیسنایەوەنا بۆی زۆربەی مادەکان چۆنەڵی مەشمول بن و زۆربەی سزادراوان ئازاد بکرێت. زۆر سپاس بۆ بەرز بەدر ئیسماعیل بڕیاردەری لیژنەی کاروباری کۆمەڵاتی و داگۆکیمان مرۆڤ لە پەرلەمان سپاس دەکەین. سپاس بۆ جەنابیشتان. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.